بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی قەدرگران هەموو لایە بەخێر بێن. ئەم دیاردەی کوشتن و تاوانەی بەداخەوە کە یەخەی هەرێمی کوردستانی گرتووە کە ڕۆژ بە ڕۆژ لە تەشەنەکردنایە. هەمومان ڕۆژانە لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان و لەسەر لاپەڕەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان فڵانی کوشت، ئەوی کوشت، ئەو خۆی کوشت. یعنی بۆ ئەبێ کۆمەلگای کوردی بەم ئاستە بگات. ئێمە چیمان کەمترە لە کۆمەلگاکانی تر. جا بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستی ئێمە لێکدانەوە بۆ ئەم دیاردە قێزەونە بکەین، ئەبێ بگەڕێنەوە بۆ تەبیعەتی خۆمان. ئێمە مرۆڤ چین؟ ئێمە ئای مەلایکەتین، شەیتانین. ئەگەر فریشتەین بۆ واکەین، ئەگەر شەیتانیشین ئەم خێرخوازیەوە لەکوێوە هاتووە. هەندێک کەس زەمەندە خێرخوازە گورچیلەیەکی خۆیە بە کەسانی تر، خۆی لە پێناوی نیشتیمانە بەختەکات. یەکەم شت بەڕێزان، تەبەن ئێمە باسی دیاردەکاکەین، باسی هۆکارەکانیەکەین، باسی خۆپاراستنەکەین و ڕێگە چارەش، بۆ ئەوەی هەمومان سوود وەرگرین، هیچ نەبێ زانیاریکی گشتیمان هەبێ دەربارەی ئەوە، یاخود بتوانین هاوکاری کەسانی چواردەورمان بکەین، یا کاتێک کە قساکەین بە شێوەیەکی زانستیانە و لەسەر بنەمایەکی زانستی دەرونی قسە بکەین. طبعاً بۆ زانیاری هەمووتان بەڕێزان، ئێمەی مرۆڤ کە هینە دنیاوە نە فریشتەین، مەلایکەتین، نە شەیتانین. خوای گەورە ئێمەی لە نێوان هەردووکیانە دروست کردووە. طبعاً زۆر بۆ چوون هەیە زاناکان. هەندێک لە زاناکان ئەڵێ ئینسان مەلایکەتە وەک فریشتەوایە، مەسەڵەن جان ڕۆسۆ، بستانلۆزی، ڕۆجەرز و ماسلۆ، مەجموعەیە زانا و فەیلسوفن. ئەم بۆ چوونە کەم و کورتی تایە. ئەگەر ئێمە فریشتە و مەلایکەت بووینە، ئەم کوشتن و بڕینە لەکوێوە هات؟ خۆتان نەزانن مرۆڤ کە یایە خراپە و لادان زۆر لە ئاژەڵ خراپترە. یعنی بۆ زانیاری بەڕێستان، گورجێ لەگەڵ گورجەکە، شێرێ لەگەڵ شێرێکە، پڵنگێ لەگەڵ پڵنگێکە، لەگەڵ نەوعەکەی خۆیان کە شەڕیان نەبێ. ئەگەر هیچیان با بڵێن ڕۆی وەکو بڵێ دۆڕا، ئەوی تر دوای ناکەوێ، وەسی لێنێ تۆ شەڕەکە کۆتایی هات. لای ئێمە دیلیەکەین، ئەسیریەکەین، تێزابی پیاکەین، ئەی سووتێنی لەدلەتیەکەین. کەواتە مرۆڤ زۆر دڕندەترە ئەگەر تۆوی شەڕەکەی سەوز بێ. کەواتە کاتی ئێمە هینە دنیاوە ئەبێ ئەوە بزانین، تۆ لەگەڵ دایک و باوکە، لەگەڵ خوشک و براتە، لەگەڵ مامۆساتە، لەگەڵ کارمەندا، لەگەڵ هەمومانە کە هینە دنیاوە تۆوی خێر و شەڕ لە ناخمانە هەیە. بەڵام ئەگەر لە خێزانێکا بژین، لە دوای باسی هۆکارەکانەکەین، لەم خێزانەیە من ڕێزم بگیرێ، پێداویستەکانم بۆ دابین بکرێ، باوکو و دایک جیاوازی نەکەن، فەرق و جیاوازی نەکەن، تند و تیژ نەبن لەگەڵما، هەست بە ئەمان بکەم، لێکترازان و تەلاق و لێکجابوونەوەی تیان نەبێ، ڕۆژ بە ڕۆژ تۆوی خێرەکە سەوزە بێت. بەڵام ئەگەر لە خێزانێکا بژی، تەبەن یەکەم وەکو وتمان هۆکار یا یەکەم دامەزراو کە بەرپرسە لە تند و تیژی خێزانەوە، بەداخەوەندێ باوکو و دایکێ تند و تیژن لەگەڵ مناڵەکانیان، بەردەوام بە هەڕەشە و لێدان و چاوسوورکردنەوە و تند و تیژی و پیاکێشان و شەقتیاڵان. کاتێ لە ناو خێزانە باوکو و دایک تند و تیژە بێ، کاتێ لە ناو خێزانە شەڕ و ئاژاوە و ناخۆشی و تەلاق و لێکجابوونەوە ئەبێ، یەکەم پێداویستی دەرونی کە مرۆڤ لێی بێ بەشە بێ ئەمن و ئاسایشە. ئەوە بە پێی تیۆرەکەی ماسلۆ هەموو زاناکان لەسەرەوە کۆکن. یەکەم پێداویستی دەرونی ئێمەی مرۆڤ کە پێویستمان پێێتی بۆی کەسێکی دەرون دروست بین، هەستکردن بە ئەمانە. باشە من ئەگەر لە ناو خێزانەکەمە شەڕ و ئاژاوە هەبێ، فەرق و جیاوازی بکەن و دایک و باوکم تند و تیژ بن لەگەڵما، چۆن هەست بە ئەمانەکەم؟ بەجێ ئەهێڵم ڕاکەم ئەچمە دەرەوە، ئەو کاتە برادەری خراپ هەڵمەخەڵەتێنێ. با ئەمە نڵێن دائیمەن خێزان هەموو شتێکە، نەخێر، جاری وایە خێزان دایک و باوک باش نین، کاڵم باش نین پەروەردەکەیان خراپە. بەڵام لەوانەیە چیتە مەکتەب مامۆسایەکی باش قەرەبووی باوکێ بۆ کاتەوە، تووشی لادان نابین. لەوانەیە مامێ خاڵی هاوڕێیەکی باش و پێچەوانەکەشی ڕاستە. جاری وا هەیە ئێمە بۆ نمونە لە ماڵ و دایک و باوکمان زۆر باشە، بەڵام برادەریشی خراپ هەڵمانە خەڵەتێنێ، ڕاگەیاندنیشی خراپ بەرەو خراپەمانە بە، بەرەو هەڵدێرمانە بات. کەواتە سروشتی مرۆڤ ئەبێ ئەوە بزانین تۆوی خێر و شەڕی تایە. اینجا ئەو ژینگەی تایە، ژینگە چیەک دێتەوە بەڕێزان؟ خێزان، دایەنگا، باخچەی ساوایان، قوتابخانە و خوێندنگا بڕۆ تا جامیعە، دام و دەستگاکانی ڕاگەیاندن بە هەمووی نووسرا و بیسترا و بینرا و بڵاوکردنەوە هەر هەمووی، شوێنەکانی خواپەرستی، هاوڕێ، برادەر، حیزبەکان، پارتەکان، هەر هەمووی ئەمانە بەشداریەکەن. بۆ ئێستا لە کوردستان کوشتن و بڕین زۆر بووە، بۆ خۆکوشتن زۆر بووە لەداخەوە، بۆ نەخۆشی دەرونی زۆر بووە، بۆ ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان زۆر بووە، چکە خۆی ئەمانە وردە و دەهەنگاوی یەکەمە. خۆ یەکەم جار خۆی ناکوژێ، تووشی گرفتی دەرونیە بێت، تووشی نەخۆشی دەرونیە بێ، هەرە سێنێ
ئالوودا بێ بە شتێکە وردە ئەگاتە حاڵەتێکی بێهیوایی کە دنیا لە لای ئەو هیچ دروستکایەکی تیا نەماوە کە بۆ معلوماتتان بەڕێزان هەر کەسێ پەنا بۆ خۆکوشتن بەرێ ئەمە مرۆڤی نەخۆشە کاڵم نەخۆشە لەلایەنی کەسێتیەوە دەرونیەوە چونکە هیچ کەسێک بۆی نییە ژیانی خۆی کۆتایی پێبێنێت من ئەم ڕوحە ئەم ژیانە بۆم نەهاتۆ ژیانی خۆم لە ناوبەرم بۆیە ئەو کوڕکچانەی کە جاری وا بیرەکەنەوە وەڵام من خۆمە کوژم یا کێشەیەکە بێ وەڵاواکەم ئێبرا بە ڕێزەکەم هەزاران کەس خۆی کوشت ژیان کۆتایی هات ژیان هەر بەردەوامە بێ هەفتەیە تەعزیە بۆ دانێن جەرگی دایک و باوکی دەسووتێ دوایی ژیانی تر ڕایەتەوە لەگەڵی خۆشە هەتایە بە پێی دینی ئیسلام لە ئاگری جەهەنەم ماسووتەی بە پێی قانونیشە تاوانە بەبێ زۆر قانون کەواتە بێ ئێمە مناڵەکانمان وە پەروەردەکەین یەکەم ژینگە پێویستە لە ناو خێزانە بۆ هەموو ئەو دایک و باوکە بە ڕێزانەی کامان بینن بۆ ئێوەشە کە لە داهاتوو ئینشاءڵڵا لەوانەیە ئێستا هەندێکتان دایک بن هەندێکتان شووی کرد هەندێک ژنیە نابێ لە داهاتوو ئێنە مناڵتانە بێ ئەو کۆمەڵگایە بە ڕێزان ئێمە جاران وامە نەزانی کە یەکێ مناڵ بوو کێشەی هەیە مناڵەکانمان کە مناڵ بن کێشەی هەیە بەڵام پندێکی ئینگلیسێ ئەڵێ تا مناڵەکان گەورە بن کێشەکانیش لەگەڵیان گەورە ئەبێن بەخوا مناڵمان ژنێ نێشووەکە هێشتا هەر کێشەیانە بێ هاوکاریان بین لەگەڵیان نابین اینجا خۆشتان نەزان ژیانێکی زۆر زەحمەت ئێستا ژیان زۆر ئاڵۆز بووە کەواتە ئەبێ ئێمە ئەگەرەمانەیە مناڵەکانمان لە داهاتوو لە سایانە بحەسەینەوە کەسانی دەروون دروست بن ئەبێ لە ناو خێزانە ژینگەیەک دابین بکەین ئەمانی تیاابێ ینی هەست بە ئاسایش کا مناڵە نابێت دایک و باوک جیاوازی لە نێوە مناڵەکانیان بکەن بەداخەوەندی دایک و باوکی فەرق و جیاوازی لە نێوە مناڵەکانیەکە بۆ ئێوە گرەی دەرونی قابیل دروستە بێت لە قابیلەوە هاتۆ کە هابیلی برای خۆی کوشت بۆیە دایک و باوکی بەڕێستکایە جیاوازی لە نێوە مناڵەکانتان مەکەن هەمیان بە یەک چاو سیرکەن بەراوردیان مەکەن بە مناڵانی تر بەراوردی کە بەخۆی ئێمە هەر یەک و کەسێتی خۆمانێ بەڕێزان شێوازی تونندوتیژی بەکار مەهێنن خاصن کە چۆ قۆناغی هەرزەکاری لێو قبول ناکات کەسێتی هەیە ناسنامەی هەیە بوونی هەیە ئەبێ ڕێزی بگری ئێمە دایک و باوکی ئێمە بە مناڵی چۆن مامەڵە لەگەڵاکە گەورەشی بووی ناچێ شێوازەکەی بۆ کاکە گەورە بوو ئەم ڕۆ گۆڕا ئەبێت تۆ شێوازی پەروەردە بگۆڕی بۆیە یەکێک لە سەر چاوەکانی کوشتن و بڕین و لادان و سەرڕۆیی خێزانی کە بڵێم ژینگەیەکی دەرونی نییە من ناڵم خێزانی خراپ چە من قەناعەتم نیش دایک و باوکی خراپ بێ بەڵام لە ژیان غەڵەت تێگەیشتەوە مثلا نازدار مناڵەکەی بەخێوەکەەوە زانێ باشە لە کاتێکە کەسێتی مناڵەکەی تێگەشتێ مناڵی نازدار بڕای بەخۆی نابێ شخصێتی زەعیفە بێ چاوی لە دەستی کەسانی ترە بێت چییە بێت تا دوای بۆم باوکەوە زانێ کە نازیای هەموو شتێکی باشە دوو تونندوتیژە لەگەڵیان دەڵێ گوێی ڕاکێشە شەرعی مار بەدار چاوی دەربێنە نازام چییە ئێسقانەکەی بۆ من و گۆشتەکەی بۆ تۆ نازان نەمشتانە ئەمە هەموو شتی غەڵەتە بەڕێزان نوری چاو بێت تونندوتیژی لەگەڵا بەکاربێنێ لێ قبول ناکات مستحیلە قبولی بکات کەواتە سیقە و پێ ناکات ئەینادی و لەگەڵەکات بڕاو پێ ناکات بۆیە دایک و باوکی بەڕێز هەوڵ بن ئەو پێداویستیانە هەست بە ئەمان لە ناو ماڵە هەستکە هەڕەشەی لێ ناکرێت سوکاتی پێ ناکرێت هەست بە بوونی خۆیەکە دوو خۆشەویستی بنێ بە مناڵەکانتان بەڕێزان توێژینەوەکان نەزانی چیمان پێڵێن هەموو ئەوانەی کە تووشی لادان و ئینحراف بوون بڕۆ لە بەندیخانەکان هەیە هەموو ئەوانە کە لە خۆشەویستی بێبەش بوون من ئەگەر خەڵک خۆشی بێم و خەڵکم خۆش بێن ناچم دزی بکەم ناچم تعدا لە خەڵک بکەم بەڵام زۆربەی ئەوانە پژۆ خراون منبوزن مەکروهن وەکو بڵێ بێزراون قێزەون طبعا ئەو لەسەر دەستی خۆشەویستترین و ئازیزترین کەس کە دایک و باوکە خۆشەویستی نەدرێتێ هەست بە ئەمان نەکە قابل ڕێزی دراوسەکە یەکرێ بڕای بە برادەرەکەیە بێ بڕای بە مامۆساکەیە بێ دووەم بەڕێزان ژینگەی کۆمەڵایەتەکەیە ژینگەی کۆمەڵایەتی مەبەستمان چییە دەرەوەی خێزانە ڕاگەیاندن بەداخەوە ڕاگەیاندنی کوردی ناتوانی بڵێ هەمووی تەبەن هەموویان شتی باشیان هەیە هەمووشیان شتی خواروخێکیان هەیە بەبێ ئیسtisنا بەڵام لەوانەیە کەناڵێک لە 170 ئامانجەکانی پێکابێ کەناڵێک تر لە 150 لە کەناڵێک تر لە 160 بەڕێزان زۆر جار کوشتن و بڕین بووە بۆ نمونە یەکێک لەوانەی کە لە قەرەی لوبنانی بۆ ئەڵمانی بوو چی بوو لە هەولێر من چاوپێکەوتنەکەم بینی کە ئەفسەرێکی پۆلیس لەگەڵی کردبوو کوڕێک بوو ژن و پیاوێکی لوبنانی کوشتە بوو سووتانە بووشی دوای پرسیاری لێ کرد چی و کرد چۆن بووتی وەڵا دەمانچەند هێنا سیلاحەکەم خستە ژێر کێکەوە اینجا گوڵم دانا اینجا کێکەکەم دانا و چی چونکەوەی سەعلاماتی هەیە ئاسایش چۆن بەنەوە ئەمانەیە چی وتی ئاوام کرد وتی چۆنم ئەموو لە چۆ فێر وتی لە فلیمێکە بەڕێزان زۆر جار هەیە کەناڵێکەیە بەرنامەیە فلیمێ شتێکی ناپەروەردەیی پێشکەشەکە نازانێ وەزانە شتێکی باشە بەڵام ئەنجامەکەی خەڵک لاسایی دەکاتەوە
زۆر تاوان هەیە ئەکرێت لە ڕێگەی ئەو کەناڵانەوە بەداخەوە زۆر انحراف هەیە زۆر لادان هەیە بۆیە زانایەکەی نای بەندۆرایە ئەڵێ زۆربەی زۆری مناڵ و هەرزارەکارەکانمان کە تووشی لادان و سەرڕۆییە بن یەن لاسایی ڕاگەاندەکانەکەنەوە خاصن فیلمی شەڕخوازی ئێستا گەر مناڵێکتان هەبێ کەسێکتان هەبێ لە ماڵەوە بەڕێزان فیلمێکی شەڕخوازی بابینێ هەر 3 ساڵیش بێ تفکردنی تیاابێ شەختیاڵان و توێژینەوەی لەسەرەوە کرۆ بەندۆرە دوو کۆمەڵیەنا کۆمەڵێک فیلمی شەڕخوازی پیشاننا و کۆمەڵێکی فیلمێکی کۆمیدی سەیری کردوانێ فیلمە شەڕخوازیەکەیان چیان بینیوە لە تەلەڤیزۆن ئەمیان دووبارە کردێتەوە یعنی براکە خوشەکەی تۆ گەورەش بین کە سەیری یەکێکن شەختیاڵانە یەکسەر دوای فیلمەکە پەلاماری یەکین شەق لەیکترێڵین ئەی بۆ زۆر مناڵمان ێستا بێ تەربێت بووە وەکوڵن بەها ئەخلاقیەکان بەرەو کاڵبوونەوە ئەچن ئاخر ئەو شتانە لە کەناڵەکانە بینێن شتی جنسیە بینن کە نابێ مناڵ بیبینێ شتی عدوانی و شەڕانیە بینن جنێوان بەرنامەی وهەیە لە وەڵۆ تاخیر هەر جنێوە بەندۆرە ئەڵێن نابێ ئەوانە بڵاو کرێتەوە ئەبێ نابێ کەناڵەکان بڵاویکەن چکە مناڵ و هەرزەکار بەرەولادانە بە ئەڵێ ئەگەر فیلمێکی شەڕخوازی بڵاوەکەیتەوە ئەبێ لە کۆتاییە ئەو پاڵەوانەی کە شەڕخوازە سزای یاسایی خۆی وەرگێ خرێتە سجنەوە چیەکەی ئەکوژرێت چی با نەبێ بە پاڵەوانێک و خەڵک لاسایی کاتۆک و بەستەکی بانان بۆی دەرچێت کەواتە بەڕێزان ئەمە ئێمە زۆر جار لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لەسەر خەتی وەزای کۆڵای ئەمێ ئەویستە ئەم کەناڵانە ڕحمێک بە خێزانی کوردی بکەن بە زەیان بێتەوە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەوە بەڵایەکی ترە بۆمان هاو بەداخەوە خراپ بەکاری هێنین خۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەخوا شتێکی زۆر باشە هەموو دنیای بۆیە ناویتە ماڵەوە بەڵام ئێمە یەن شتە خراپەکانی بەکارهێنین بۆیە داواکانی لە دایک و باوکان خشتە بۆ مناڵەکانیان دابنێن سەیری چیەکەن پێویستە وەزارەتی پەروەردە بابەتێک دابنێ چۆن مناڵەکان والێ ئەەکەی سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەرگرن چۆن بە باش بەکاری بێنن ئینحراف نەکەن چۆن لە مادەی هۆشبەر دوورکەونەوە ئێستا زۆر بابەت هەیە ضرورە ئێستا دابنێ لە پرۆگرامەکانی خوێندنە زۆر بابەت هەیە کۆن بۆ پێویستمان پێی نەماوە شکە ڕاگەیاندن بە ڕاستی مەترسیدارە بەڕێزان زۆریش قسەمان لەسەر کردووە بۆ مەترسیدارە بەڕێزان مناڵەکەی ئێماچێتە مەکتەب ئەگە سێدەوام بێ بڕابێ 3 سەعات لە مەکتەب نابێت 2 ساعت و نیوە هێشتا دەوامەکەی ئەوان تەواو نەبوو دەوامی دوم بەسەر دیوارەکە مناڵۆتەکە خوان هەڵە نەودیو با 3 ساعتیش بێت ئەوەم بایکۆت و ئەم کۆڕۆنا ئەمانە هەر ئەوەشی تێگا ئێ باشە 3 ساعات بێ لە 4 دیواری وشک و برنگە وەرزش نییە وێنە نییە مختەبەر نییە وەکو پێویست پێداویستەکان نییە ژینگەکە سەرنجڕاکێش نییە مناڵەکە لێی ڕائەکات بەڵام کە مۆبایلەکە یەکرێ بەدەستەوە هەموو دنیا لە بەردەمیایەتی دەنکەنۆکێکی بۆکە بەکفتەیە ئەنواع مۆسیقای تەسویری و کەواتە مۆبایلەکەی سەرنجڕاکێشە بە زۆریش لێی وەرەگرین نامان ناتێ اینجا ئەمە ئێمە بۆ دایک و باوکانە بۆ ئێوەیە بۆ مامۆساکانە ئەبێ ئاگامان لەم حاڵەتە بێ زۆر قسەمان لەسەر کردووە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاگەیاندانە ئەبێ مناڵەکانمان ڕاگەیاندن بە تۆ کۆتایی نای بەڕێزان کەناڵەکەش ئەڵە من تیجارەتەکەم ئێمە ئەتوانین نێڵی مناڵەکانمان سەیریکە بیسڕینەوە مناڵەکانمان وا پەروەردەکەین کە بزان سەیری چیەکەن دڵی بابەجان تۆ سەیری ئەوەکەوە بەرەو انحراف و لادانە دەبا کۆڕی من ئەمە غەڵەتە ئەمە ئەوە ئەی بۆیە لەمە بێ دایالۆگ و مناقەشە هەبێ ئێمە ئوسلوبەمان نییە لە ناو خێزانە یەکتر بەڕێزان برادەری خراپە ئەبێ ئاگاتان لێ بێ چەند برادەری خراپ خاستن برادەری خراپ چ کاتێک کاریگەریە بێ کە دایک و باوک لە ماڵەوە توندوتیژ بن لە مناڵەکانی بن هەستی بە ئامان نەکرد هەر یەکێ لە ئێوە خوایمە گەورەشین تخواگەل لە ماڵەکەمان ناخۆش بێ پڕ بێ لە شەڕ و ئاژا و دایک و باوک شەڕکەن و مەشاکیل بێ خواخوامان نیە بڕۆینە دەرەوە لەو ئاژاوە ڕزگارمان بێ ڕۆینە دەرەوە اینجا مناڵ بۆ چۆ ئەڕواچێتە ناو برادەرەکانی زۆر جار برادەری خراپ استیغلالیەکە من زۆر کچە ناسم کێشەی گەورەی دروست بووە لەبەرەوەی دایک و باوکی ڕێزیان نەگرتۆ گوێیان لێ نەگرتۆ کێشەی هەبووە دوایی چووە کوڕێک دوو قسەی خۆشی پێوتۆڵا خۆشمەوێت و تۆ ڕۆحی منی ئەلم دووە ئەو کرد ئەڵێ لە ژیانمە کەس فێنی وتم خۆشمەوەی کە ئەمەی باوی زانین هەموو دنیای منە ئەکرێتەوە مناڵەکە بێ دایک و باو پێێنە لە خۆشمەوەی دایک و باو کاتێکی بۆ دیاری نەکە ئێمە زۆرمان لەو نمونانە لای بەڕێزانەوە زۆریشمان باس کردووە پەروەردەمان لاوازە من دەیان جاروتومە ئێمە وەزارەتی پەروەردە زیاتر خەریکی فێرکردنە خەریکی پەروەردە نییە پەروەردە چیە بەڕێزان هەر یەکێ لە ئێمە زانستی هەموو دنیای پێبێ ئەو ئانیشتاین و نیوتنە بێ کامەی ئەڵەی زۆر زۆر زیرەکە ئەگەر بەها ئەخلاقیەکانی لەگەڵا نەبێ یەکسانی و دادوەری و عەدالەت و لێبوردەی و دڵسۆزی و بەوەفای ئەو عیلمە بۆ خراپ بەکارهێنین کارەساتی لە دوایە بۆیە ئەبێ ئێمە ئێستا پرۆسەی پەروەردە و فێرکردن هەوڵی ئەوە با مناڵەکانمان لە ناو خێزان فێری لێبوردەیی بکەین بەڕێزان بۆ لەسەر کاڵێکی یەکتریە کوژین بۆ لەسەر کۆتر هەڵانی یەکتریە کوژین چکە فێر نەکراوین لە مناڵیەوە لێبوردە بین عەفوی یەکتری بکەین تەسامحمان نییە
هەر کەی هەڵڵا تۆڵەی خۆ بکەرەوە بیکوژە پیا بکێشە وەی و کارە ساتە دروستە بێ. ئێستا بەڕێزان خوای گەوراڵێ لەسەر زەوی ئێوە ڕەحم بە یەکتری بکەن من لە ئاسمان ڕەحمتان پێکەم ئێمە کەسمان ڕەحم بە یەکتری ناکەین. ئەجینا زۆر شتێ ئێستا وای لێهاتۆ بەخوا کەس مستکانەکە لێم هەزار قورئانە خوێنم لەم خوا تووشی بەڵایە نەبی سایقەی شکێنێتەوە سەرێ ئاوا ئەکا جنێوەیە شت ڕەفتاری ناشرینی بەرامبەرەکەمە چێت تۆ زێلات داوە یا ترافیک لایتەکە لەو لە کاتەیە لە حەزەیە مەژغوڵی سەیری ئەو لاوکرد هەر چاوتر و کانێک تۆزێ دواکەی سەد هۆڕینەی بۆ لیا میلیۆنێن تێ دەرەخسۆ پێڵە ئی پاشە کوا تەسامح کوا لێبوردەی کوا یەکتر قبوڵ کردن ئێمە یەکتری قبوڵ ناکەین بەڕێزان. مثلا ئەو لە حیزبێکە و لە حیزبێکی ترە دوژمنی یەکترین بۆ کاکە ئەو حیزبێکە فکرێکی هەیە من یە مناقەشە گفتوگۆی لەگەڵاکەم پێ مناڵەکانمان ئەوە فێرکەین بڵێن بابە مەسین من الحیزبە ئەمە تۆ ساحێبی لەگەڵ ئەو حیزبای وەرە بە بەڵگە بە ڕەقەم بە داتا پێم بڵێ من لە 170 خزمەتی کوردستانم کردو کەس ناتوانێت قسە بکە ئەوە تا بەڵام تۆ لە 160 کردوتە بەڵام ئێمە یەکتی ڕەبزەکەینەوە یەکسەر زەڕبێ بەوایین زەڕبێ بە خۆمان ئێمە شتێکی زۆر خراپمانێ بیرکردنەوەی دوانە ئەبێەوە ئیشی لەسەر بکرێت پەروەردە ئیشی لەسەرەکە بیرکردنەوەی دوادە چێ بەڕێزان یا دۆستم یا دوژمنمی شەرت نییە من هاوڕێی تۆم بەڵام لە هەندێک کاتە شتێکی غەڵەتەکەی لەگەڵنی تمانەوەنی دوژمنێ من زەڕێکم پیابێنی من لەو ڕەفتارەیە لەگەڵ نیم ئەبێ ڕێزم بگری ڕەفتارەکە و چاکەی جا هەموو جارێ ئەڵێن دایک و باوک مامۆستا هجوم مەکەنە سەر کەسێتی مناڵەکانتان هجوم کەنە سەر ڕەفتارە هەڵەکەیان ئەمە ئێستا لە پەروەردەی نوێ باسی ئەواکە تۆ پیاوێکە ژنەکەی ئێهمالە لە ناو ماڵە جنەی پێمەیە بە دایک و باوک و باپیری بڵێ وەڵا کەم تەرخەنی ئەماکەی مناڵەکان ئێهمال کردووە نازان ئەم ناو ماڵەکەم پیسە هەر ڕەفتارە غەڵەتەکە ئەو قابلی چاکردنە بەڵام ئەو دەجاتی باسی مشکلەکە بکە زار جنێ بە باو و باپیریە ئەی شکێنێ هجومە کاتە سەری تەمەنیش دیفاع لە خۆیەکە زار جنێ بەوە مشکلەکە ئاڵۆزە بێ و حەل نابێ بۆیە ئەبێ ئێمە پێویستمان ئێستا بە ئاشبوونەوە هەیە بەڕێزان سەیریکە حیزبەکان لەگەڵ یەکتریا چۆنن مەذهبەکان شیعە و سونە لەگەڵ یەکتریا چۆنن موسڵمان و مەسیحی لەگەڵ یەکتریا چۆنن شارەکان لەگەڵ یەکتریا چۆنن ئەبێ واز لە شارچێتیۆمانە بێنین ئینسان لەگەڵ یەکا مامەڵە لە ئینسان بکەین با ئێمە من لەگەڵ هیچێکام براشم بێ کە بزانم خراپە بڵم خراپە تەواو دوژمنەکەم بێ کە شتێکی باش کە بڵم دەست خۆش بێ ئێمە بێت لەسەر بەرهەمەکانی یەکتری قسە بکەین من تۆ تا چەند ئیشی باشمان کردووە ئێمە بەداخەوە گەنجەکانمان هەتاوەکو ئێستا کاڵم فەلسەفەیەکیان نییە بەڕێزان من زۆر جار قسەم لەگەڵا کردوون تێ با بڵێن مقابلەم کردوون پیان دەڵم تۆ بۆ چیە ژێڕڵا بۆ خۆمەوە خەوم و نازانم چی کەی ژیان ئەوەیە نابێت بەڕێزان ئێمە کە ئاڕۆینم دنیا بە جێڵی نە مناڵمان لەگەڵمانە دا سەر قەبران لەگەڵە دێ نە پارە و دەسەڵات و خان و عەرزە و شەهادە لەگەڵمانە بەس کردەوەکانمانە ئەی دەبا فێریان بکەین با کردەوەی جوان بکەن بۆ ئەوەی کەماڵاوەیان لەم دنیا چونکە کۆمەلگای ئێمە بەڕێزان هەر یەکێ ئەوە عنسوڕێکی خێر بێ قازانجی هەموومان تەواو بێ بەخوا لە گەڕەکەکەی ئێوە کەسێک کە بێ منحریف بێت تووشی لادان بوو بێت دزی بکات تاوان بکات زەرەرەکەی هەمومان نەگرێتەوە ئەکید زەرەری لە مناڵەکە دەیە ئەکید دزی و لێیەکە ئەکید شوختێ لە سیارەکە دەکە بێت زەرەرێ بە بەڵام عنسوڕێکی خێری تیا بە قازانجی هەمومان تەواو بێ بۆیە ئێوە گەنجن و ئەو بینێرە بە ڕێزان و دایک و باوکانە ئێمە سەرۆتێکی زۆرمان هەیە گەنجانەمان زۆر گرنگە لە مناڵێ و فێریان کەن کە فەلسەفەیەکیانە بێ لە ژیانە بۆچی ئەژین هەر خواردن و خواردنەوە نییە من لە زانکۆ ئەزانم تەلەبەی ئێمە بە چ دەردێکەوە ناڵێنن خۆتان نەزانن چواردەورەکەمان چۆنە خۆشیان نازان بۆ چێژن ناسنامەیان نییە هەویان نییە ئەمە ئیشی پەروەردەیە بێ ئیشی لەسەر کا بەڕێزان ئەم هەموو شەڕ و کارەساتی بەسەر کوردستان هات خۆتان نەزان بەڕێزان لەوەتی ئێوە لە دایک بوون من دڵنیام زۆربەتان دوای هەشتا لە دایک بوون و جارە بە نمونەیەن بەوە شەڕی عێراق و ئێران زۆربەتان دوای هەشتا لە دایک کەستان هەیە پێش هەشتا لە دایک بوو بێت دەست بەرزکاتەوە کەستان نییە یعنی ئەگەر شەش لە دایک بێ 41 ساڵی تۆ لە طبیعی نەژیاوی لە ژیانێکی طبیعی نەژیاوی دەرونزانەکان فڕۆید و جەماعەت دەڵێن 5 ساڵی یەکەم بناغێ بۆ کەسێتی باشە 80 بۆ 85 هەمووی شەڕ و کارەسات بوون 5 ساڵە نەبوو هەندێکی تر لەن گەشتبینترن ئەڵێ دوای 5 ساڵەکە ئەگەر زروفەکە چاک بوو ئەوەژە باقینا خراب نییە دوای 85 ئاگرەکەی ئێران هەمومانی گرتەوە کوردستان ئەنفال دەسی پێکرد کیمیاباران دەسی پێکرد خۆتان نەزان بەڕێزان اینجا دوایەوە داگیرکردنی کوێت دەسی پێکرد اینجا کاولکردن و تاڵانی و اینجا بە دوایە گرانی و اینجا شەڕی چوزانم ناوخۆ و بە دوایە هەتا داعش ئەمڕۆ چۆن تۆ مرۆڤێکی دەرون دروستەبی چۆن کوشتن و بڕین ئەبێ ئێمە ئێستا دووبارە بینای کەسێتی تاکانمان بکەیتەوە بەداخەوە ئێمە زۆر جار هاوارەکەن سەیری بیناکانمان کە بینای زۆر جوان کراوە لە کوردستانە ئوتێلی زۆر جوانەکرێ بەڵام ئەو ئوتێلە ئەو بینایە ئەگەر مرۆڤێکی دەرون نەخۆشی تیابێ هیچ بە هیچ ناکە بەڵام مرۆڤەکە دەرون ساغ بوو بەڕێزان لە ئەشکەوتێکە لە دەشت و دەرێکە ئەتوانی ئیبداع بکات
ئێمە پێمان خۆشە دەستیان خۆش بێ با ئیشی چاکە بکەن بینا بکەن بەڵام لەگەڵ ئیشا گرنگی بە ئینسانەکان بن بەڕێزان زۆربەتان لەوانەیە هەتان بێ ئێستا من زۆر جارێ خوێنەوە تۆڕە کۆمەڵای خەڵک لەعنەت لە خۆیەکە کە کووردە چۆن ئەبێ خەڵک قسە بە نەتەوەکەی خۆی بڵێ من بە کوردی لە دایک بخواوای دروست کردوم بەڵام بارودۆخێکی نالەبار هاتووە بۆ جنێو بە کورد بم بۆ معلوماتان ئەوەندەی ئینسانی باش ئەوەندەی دڵسۆ زیرەک لە ناو کووردا هەیە وەش لە ناو عەرەب و تورک و فارسا هەیە بەڵام ئەوەن دەوڵەتی خۆیان و قانون و یاسایان هەیە یەکتر لە گەورەترین کێشەکانمان نەبوونی یاسایە یاسا پێشێ لەکرێ یاسا وەکو خۆی جێبەجێ ناکرێت بەڕێزان ئەگەر یەکێکە کوژێ ئەدامی بکە بێ بە پند بۆ ئەوانی تر بەڵام سەیری کە یاسا لای ئێمە بەداخەوە وەکو پێویست ئیشی خۆی ناکات بۆیە ئەگەر بمانەوێ مرۆڤی کورد سەربەرز بێ شانازی بکە ئێستا بۆ ئێمە خەڵکەکانمان هەمووی ڕاکان وڵای ئێستا حدودە بکرێتەوە ویزەمان بنێ لەوانەی لە 190 کورد دەڕوا بۆ وڵاتە ئەوروپیانە لە کاتێکە نە موسڵمانن نە کوردن هەزار قەومیەتی تیا بۆ لەوێ یاسا هەیە لەوێ مافە دیاری کراوە لەوێ ئەرکە دیاری کراوە تۆ کوڕی وەزیرێک و ڕیش زەراوەکو یەکی بەڵام لێرە خۆتان نەزانن مواطنی چەنگی دەرەجە چی هەمووی بەش کراوە ئەمە کێشەکانی ئێمەیە بۆیە من 1000 جار وتومە 1000 تریش دووبارەیەکەینەوە 1000 دەوڵەتی کوردیمان هەبێ ئەگەر ئینسانەکان نەخۆش بن ناتوانن ئاڵای پارێزن مرۆڤی نەخۆش خوێندنمان خۆتان نەزان کێشەی زۆری تیا ئەبێ پرۆسەی پەروەردە و فێرکردن دووبارە احتیمامی پێ بدرێتەوە ئیشێکی باشی لەسەر بکرێ بڕواتان هەبێ ئاستی خوێندن زۆر دابەزیوە ئەمانەیە بەڕێزان برادەری خراپ لەوێ هەبێ ڕاگەیاندن وەکو پێویست نەبێ خێزان ئەم کێشانەی تیابێ یاسا سەروەر نەبێ وەکو پێویست بەسەر هەموو یەکێکا تەطبیق نەبێ لەو لاوە شوێنەکانی تر بە هەم باشە ئەم مرۆڤە چۆن ئینحراف ناکات تۆن تووشی لادان و سەرڕۆیی نابێ هەر جەرگی دایکەکەژە سووتێ ژنێکە خۆی کوژێ مناڵەکانی هەتیوە بن پیاوەکەی بێ ژنە بێ دایک و باوکی جەرگیانە سووتێ ڕۆژانە بە ڕێزانم کارەسات و نەهامەتیانە هەیە ئەبێ ئێمە یەکەم شت خێزانی کوردی من زۆر جا پێشنیازم کردو لێرەشەوە لە ڕێم کەناڵۆ پێشنیار بۆ وەزارەتی دادەکەم بۆ وەزارەتی ڕۆشنبیری پێویستە کوڕ و کچ پێش ئەوەیە بێ خولێک ببینن لە زۆر وڵاتی دنیا هەیە ئەبێ خولێکی سێمانگە بەڕێزان سیارە مهمترە ئینسان ئەی بۆ سیارە ئەبێ خول ببینی و نووسینگە ببینی و شتی نەزەری و چی و اینجا دوای ئەوە ئیجازەکە دەێنێ ئەی بۆ ئەمەش خولێک نەبینی سێمان ئەم کوڕ و کچە فێری سایکۆلۆژی ژن و پیاویان کە چۆن پەروەردەی مناڵەکرێ چۆن لێبوردە ئەبن چۆن لە یەکتری تێگەن چۆنە تا دوای لە شوێنانیان بن بۆ ماڵەکان لەگەڵیان نەژین بۆ ماوەی اینجا دوای ئەوە کە زانیمان ئەو توانایی هەیە بە لێکمارە بکرێن بە ژیانێکی یاسایی من دڵنیام زۆر کێشە ئێستا بڕۆ بەڕێزان ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ لە زیابوو نایە ئەمە هەمووی کێشەیە ئەمە هەمووی کارەساتە ئێمە بێ ئەمانە چونکە ئێمە ژەگرێتەوە تۆ دراوسێکە و کێشەی هەبێ بەخوا تۆش بە ئیسراحەت ناتوانانی دانیشی مناڵی دراوسەکە و کێشەی هەبێت تەسیر لە مناڵی تۆژەکات لە مەکتەب هەتا دوایی بەڕێزان من زیاتر قسە ناکەم ئێستا کات بۆ ئێوە بەجێڵین پرسیارە شتێکتان هەیە بەس لەم لە ناوەڕۆکی ئەم بابەتەیە بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە پێشنیاز بێ باشترە چی بکەین بۆ ئەوەی ڕێژەی تاوان و کوشتن کەم بکەینەوە چونکە ئێمەش ئینسانین بۆ لە وڵاتانی تر بەم شێوە نییە بۆ لای ئێمە ئاوا بێ ئەم دیاردەی چەکەڵگرتنە هەتاکەی بەم شێوە بمێنێتەوە باش ئەگەر چەکم پێ با بۆ کاتی پێویست و لە شوێنی پێویستە بەکاری بێنم چ ئینسان چەکی پێ بوو ئۆتۆماتیکیەن کە ئینفعالی کرد بەکارێنێ زۆر شتێ لایەنی قانونی لایەنی کۆمەڵای لایەنی هەبێ ئەمانە هەموو ئیشی لەسەر پێ بەڕێزان ئەگەر بمانەوێ تاکی کوردیش بەسەربەرزی بژی بە ئەمان بژی لە ماڵی خۆیان دڵنیابین لە مناڵەکانمان کاتێ بۆ مەکتەب کەیێتەوە خۆمان کاڕۆینە دەرەوانەی لە پڕ لە شوێنێکەوە بە فیشێکی سادمان نەکەنەوە یا نەکەوینە ناو شەڕ و کارەساتێکەوە ڕۆژانە خەڵکە کوژێ کەسی نازانێت لەسەر چی کوژێت دا زۆر شتێ قانون حەلیەکە بەڕێزان ئێمە گەشتوینێتە حاڵەتی وا نایڵێ قانون ڕێکەی خۆی بگرێت یاسا هەیە خۆی کوژێتەوە تاوانێکی گەورە دروستەکە خۆشی چێتە سجن کەسێکیشی کرد بوو بە تاوانباریش و کەسە اینجا ئەمانە بەڕێزان ئەمە ڕووزەقلا من شتەکانن ئەبێ ئیشی لەسەر بکرێ من ئەم ماوەی ماوە بۆیە بەجێڵم بەڕێزان دووبارە سڵاو یەکەم پرسیار لە کاکاوانەوە کاکاوانجان فەرموو دەستخۆشی لەگەڵ دکتۆرەکەم بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە پرسیارەکەمەوەیە ئایا هەژاریەوە کارێک نییە بۆ ئارامی مێشک و دروستبوونی ئەم کێشانە دووەمیان وەکو پێشنیارێک کە ئەگەر قسەی لەسەر بکەی سوپاس دەکەم
ئایا ئێمە ئەتوانین چاولێکردنێکی سیستمی ڕۆژاوایی ئەوروپیانە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە ساڵ 1920ەوە کە جەنگی جیهانی یەکەم بووە و جەنگی جیهانی دووەم لە ساڵ 1940ەوە ئەمانەمی کێشە بووە شەڕی ڤێتنام ئەمریکا ئەمانە لە ساڵ 1960ەوە بەرەو دواتر ئەمانە وای کرد کە ئەوروپیەکان بە خۆیان نابستنەوە و ژیانی خۆیان باشتر بکەن ئایا ئێمە ناتوانین چاوێک لەوام بکەینەوە و ژیانی خۆمان باشتر بکەین زۆر سپاس بەڵێ هێلین خان جەنابیشە من دوایینەوە پرسیارەکان دووبارە بێ هەمووی جوابێن بەیەکەوە فەرموو زۆر سپاس دکتۆرگیان پرسیارێکم هەبوو ئایا هۆکاری بێ ئامانجی گەنج ناگەڕێتەوە بۆ خێزان کە فێریان ناکەن هەر لە مناڵیەوە هەمیشە ئامانجیان هەبێ بۆ خۆیان و دووش وڵاتەکەمان کە گەنجی بێ هیوا کردووە ئێستا لە هەر گەنجێک ئەپرسی کە ئامانجی چییە ئەڵێ ڕۆشتمە بۆ ئەوروپا دەستخۆش دەستخۆش باشە شۆخان خان فەرموو شۆخان خان دەستخۆشیت لێ دەکەم کاکتۆر دوو پرسیارمەیە بێ زەحمەت بۆچی زیاتر خۆکوشتن و ستاندن زیاتر لەلایەن ڕەگەزی مێوە زیاترە و پرسیارێکی تریش تا چەند پەیوەندی خۆشەویستی هەردوو ڕەگەز تەئسیری هەیە لەسەر پرۆسەی خۆکوشتن و خۆبڕی ئەی مەبەستی چیە خۆشەویستی پەیوەندی خۆشەویستی یان یەگەریکی خۆش بێ و نەیەنێ مەبەسەوەیە وەکەوەی کەرکووک خۆی سووتان مەبەس بەڵێ بوون من یەکێک شتێکم خوێندەوە کوڕەکە لە بەردەماڵی خۆشەویستەکەی خۆی سووتاندووە بەڵێ بەڵێ دەست خۆش بەڵێ چی تر بە ڕێزانە پرسیاری دووەمە ئەوە خۆشەویستێکە باشە بە ڕێزێکی تر چیە لەم لا کەس ماوە بە ڕێزان جابابینە ئەم لا ئەفوو فەرموو نای بە ڕێزە میهرەبان میهرەبان خان فەرموو سڵاتان لەبێ دەست چاوە خۆش بێ دکتۆر زۆر سپاس بۆ بابەتەکەت من پرسیارێکم هەیە ئێمە وتمان خێزان جەنابە فەرمووت کە خێزان ڕۆڵی سەرەکی هەیە لە پەروەردەگرتنی مناڵ جاری وا هەیە هەنە حاڵەتمان هەیە زۆر بە جوانی کەسەکە پەروەردە کراوە تا تەمەنێکی دوای باڵغبوونیش بە پەروەردەیەکی زۆر جوان ڕۆیشتووە بەڵام جاری وا هەیە ژینگەکەی یا دەوروبەرەکەی بە شێوەیەک تەئسیری لێ ئەکا کە زۆر پێچوانە هەڵیەگەڕێنێتەوە لەو حاڵەتەیە چارەسەر کە چی ئەگەر هەڵگەڕایەوە پێچوانە بۆ لەو پەروەردەی کە کرابوو دەستخۆش خان چی تر بە ڕێزێک فەرموو ئەفوو نای بە ڕێزە کارزان کارزانجان فەرموو کاک دکتۆر خۆ دەزانی دیاردەی خۆکوشن دیاردەیەکە بە حەقە دەبێت لەسەر ئاستی حکوومەت ئیشی لەسەر کرێت چکە دیاردەیەکی گاڵتە نییە ئایا یەکەم شت باسی خێزانە کرد طبعاً ئێمە لە وڵاتی ئێمە بەداخەوە لە خێزانە زۆرینەمان هەر بەخێوەکرین پەروەردە ناکرین ئەوە یەکێک لە هۆکارەکان ئایا چی بکرێ لەلایەن حکوومەتەوە کە هۆشیاری خێزانی چۆن بڵاوکاتەوە ئایا لە مەکتەبەکانەوە بەیان لە ڕاگەانەکانەوە بێ بەداخەوە ینی ڕاگەانەکانیشمان یعنی ئەگەر دیقەت بین ئەوەی بڵێن دیمەنی خۆکوشتن و ئەم کەسە خۆی کوشت و ئەو خۆی سووتان و بە شازێکی ڕاستەخۆ ئەوەی هەوڵە ئەو شتانە پیشان بە ئەو نەشتە جوانەکان پیشان نایە بۆ نە کەسێک داهێنانێکی کردویان ئەمڕۆ کەسێک بۆ نوێنێکی جوانی کێشاویان کەسێک شتێکی جوانی ئیجابی کردووە ئەمە ڕاگەانەکانیش ئایا ئەمە هەر لەسەر ئاسی حکوومەت چی بکە عنی بۆ ڕاگەانەکانیش لەسەر مەسلەی کوشتنیش یعنی زۆر کات خۆتان فەرمووتان کەسێک لەسەر شتێکی بەسیط کەسێکە کوشێ خی گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ لە کوشتندا ژیانەوە هەیە یعنی هەر لەسەر ئاسی حکوومەتیش بەڕێسانوە هەست ناکەن کە یاساکان زۆر توند و تۆڵین بۆ نمونە کەسێک چەندەها کەسێک ئەکوژێ بۆ نە کەسێک هەر لەم شارەی خۆمانە 5 ئەندامی خێزانەکەی خۆی کوش ئێساش هەر لە سزدا ینی هیچ سزایەکی بەسەرا نەسەپێنداوە ئەمەش یەکێک نییە لە هۆکارەکان دەست خۆش کارزانجان بە ڕێزێکی تر ئێوە قسە بکە پرسیارە شتێکی هەیە با فەرمێ کات ماوە بۆ ئێوە فەرموو خاتونجان نای بە ڕێزە شەیما خان فەرموو دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کاکتۆر من داوای حلێک ئەەکەم یعنی زۆر کات کەسەکە لەلایەنی پەروەردەیەوە زۆر باشە بەڵام کە مشتەرەکیەکە لەگەڵ هاوسەریانی زەواجەکەن لایەنەکەی تر جاری وایە قسەیەک ئەکا وات لێ ئەکا تۆش توندیجیش بی چکەن توندیجی ئەوە نییە هەر بە کوشتن بێت زۆر جار بە قسەکردنیش توندیجی لێکەوێتەوە یعنی چۆن وا لەو کەسە بکرێت کە
ئەو نەبیرکردنەوەی نەبێ بۆ قسەکردنی بەرامبەر کە بزانێ قسەکەی تەسیری لێکات و ئەوش توندوتیژی بنوێنێ بەرامبەر خێزانی و هاوسەریشی. دەست خۆش شەیماخان کەسی تر هەیە بە ڕەزان پرسیاری هەبێت کەس پرسیار ناکات دەستکەین بە وەڵامدانەوە دوای گلەیمان لێ مەکەن. باشە کاوانجان بە نیسبەت جەنابە ئایا هەژاری هۆکار نییە بۆ نائارامی دەرونی و کێشە و ئەوانە و پرسیاری دووەمی دەسەن بۆ چاو لە وڵاتانی پێشکەوتوو نەکەن کە وەکو ئێمە بە شەڕی ناوخۆ بەکارەساتە ئەگەر مەبەستەوە بێ ڕۆژتۆ چی دەبێت؟ یەکەم هەژاری بەڕێزان هۆکارێکە نەک هۆکاری سەرەکی بێ. ئێستا من بۆ نمونە بۆ تێنمەوە هەزاران هەژار خێزان هەیە هەژارن نە خۆیان نەکوژن نە خەڵکە کوژن نە ئینحرافیشەکەن هەیە دەوڵەمەندە ئیمکانێتێکی زۆریشی هەیە ئینحرافەکە و خەڵکە کوژێ خۆیە کوژێ. هەژاری هۆکارێکی ناخۆشە بەڵام من لە خێزانەکە مەگەر هەژار بم بەڵام پەروەردەیەکی باش کرێم ڕاگەیاندنێکی باشە لێ سەیری بکەم هاوڕێی باشم هەبێ ئیمان و قەناعەتێکی باشم هەبێ پەروەردەیەکی باش کرابم هەژاریەکە زاڵە بم بەسەریە بەعەکسەوە ئەو کاتە هەژاریەکە بێ بە پاڵ نەرێت دافعێ بۆ قەرەبووکردنەوە و ئیحتیمام بە خوێندن و هەوڵدان بم بۆ ئەوەی لە بواری خوێندنە سەرکەوتوو بم. بەڵام هەژاری چ کاتێ خەتەرە کە خێزانەکە هەژار بێ اینجا تووشی تەلاق و لێکجابوونەوە ببێ اینجا باوکو دایک توندوتیژ من لەگەڵ مناڵەکەیە مناڵەکە بەرەڵا بکەن بچێتە ناو خێزانی بەڵێن برادەری خراپەوە ڕاگەیاندنی خراپ هەمووی کۆوە بنەوە اینجا من خراپە دروستەکەن. ئەجینام فەقیری مۆرێکی ناپاکی و خراپ نییە بە ناو چاوانەوە زۆر بەمان فەقیرن و عایلەی فەقیرن و سەربەرزانە ژەژین. بەڵام ئەگەر فەقیریەکە هەبێ و هۆکارەکانی تریشە بن کێشەی خێزانی هەبێت توندوتیژی هەبێ فەرق و جیاوازی هەبێت چی هەبێت ئەوە هەژاریەکە کێشەی بۆ دروستەکە بڵێ. ئێستا خۆ زۆر کەسێ بۆ نمونە هەژارە ئەڵێ وەڵام من لەبەر هەژاری ئیشم نییە خۆمە کوژم هەیە کەدەوە بەڵام ێ هەژاریشە خۆی ناکوژێت ئەڵێ ئاوە فرۆشم ئەڵێ ماوەیەکی تر من تەعینات هەرەبێ ئەڕۆم ئەگەڕم لە کەرتی تایبەت ئایشەکەم ئەڕۆم ئیشێگەکەم بۆچی خۆم کوژم بۆ ژیانی خۆم کۆتایی پێ بێن ئەڕۆم ئەخوێنم ئەڕۆم ئیشی هەرە دۆزێتەوە. کاوانەگە تۆ سەیریکەی بە هەزاران ئەجنەبی لە وڵاتە هەیە ئیشەکەن بۆ گەنجی ئێمە نایکە بۆ گەنجی ئێمە بڕوا لە ئەوروپا پیرێژنێ بشوە مەناعەتی نەبێ لە مەطعمێکە ئیش کات کە شانازیە زۆر احتیاجیە دەستی خۆش بێ بەڵام بۆ لە وڵاتەکەی خۆی نایکە کەواتە ئێمە لە پەروەردەشمانە ئیشی دەستیمان بە سوک سیر کردو هەندێک ئیشێ لە کۆمەلگایمان بە سوک سیرەکەن ئەجینا خەڵک بە یەکێکەڵە کەناس لەوانەیە زۆر گەنجەوێنێکە ئەزانی لە یابان پێڵێن ئەندازیاری پاک و خاوێنی یەکەم معاشی 50 وەرەقەی هەموو کەسێ ناکەن پێڵێن ئەندازیاری پاک و خاوێنی هەموو کەس نابێ ئیشە بکات چەند دەورە و خولە بینێ چونکە ئەگەر ئەو ژینگەیە پیس بوومان تووشی نەخۆشی دەردەبین ئەوە ئیشەکەی زۆر پیرۆزە بەڵام لای ئێمە ڕێک کەناسە ئەوەیە ینی بۆچوونی غەڵەتمانە بێ بۆچوونانە ئیشی لەسەکە بڵێ منی لەگەڵ ئەوەیە یابان لە شەڕی جیهانی دووەما دۆڕا بەڵام چی کرد هات ئیحتیمامی بە خوێندن ناپڕۆسەی پەرۆدە و فێرکردنی بە یەکجار گۆڕی کێشەکە ئەوەیە لای ئێمە لە 91 و 92 حکوومەتی خۆمان هەیە یان یەتوانی بڵێ جۆرە سەربەخۆیەکمان هەیە بەڵام نەمانتوانی پرۆسە و پەروەردەیەکی باش بنیاد بنین تا بتوانین تاکەکانمان پەروەردە بکەین ئێستا گەنجێگەگەل لە 92 بێ هەتا ئێستا 28 ساڵ 29 ساڵە ئەگەر پەروەردەیەکی کوردانەی دروست وەکو لە یابان و لە وڵاتانی تر کراوە دوای شەڕ و کارەسا بکرایە ئێستا لە جیاتی خەڵک بکوژێ هاوکاری خەڵکێ کرد لە جیاتی وڵاتەکەی بەجێبێڵە خزمەتی وڵاتەکەی خۆیە کرد لە جیاتی دار هەڵکەنیە دارە ڕێنێ ئێمە زۆر کێشەمانەیە پەروەردەمان کێشەکە پەروەردەیە جا پەروەردەی خێزانی هەیە ئێمە پەروەردەی سیاسیشمان نییە پەروەردەی هونەریشمان نییە پەروەردەی وەرزشیشمان نییە هیچ پەروەردەیەکمان نییە لەسەر بنەمایەکی دروست بێت جاوی جەناب دەڵێ لە 100 تا 100 هێلین خان بۆ گەنجی ئێمە ئامانجینێ لە ژیانە خێزان بەڵێ بەرپرسە ئێمە خێزانەکان بەداخەوە زۆربەی خێزانمان تەلەبەکان ئەڵێ دەی دکتۆری مۆهەندیسی پاسەڕۆ ینی زۆربەمان وای دانین ئەبێ مناڵەکانمان یا بێ بە ئەندازیار یا بە پزیشک یاخود بە محامی نازام چی وەکو مامۆسایەتی شتێکی عیب بێ وەکو حسابات و کارگێڕی و نازانم چی کۆلێجەکانی تر و پەیمانگاکانی تر ئەمە یەکێکە لەوەی کە زۆر جاروامان لێ کرد و ئامانجێکی بەرزدانێ هەموو کەسیش نابێ بە دکتۆر هەموو کەسیش نابێ بە مهندیس یەکە نەڕۆی تۆشی بیهیوایی بەڵەوەی من داوامە کرد و نەبوو ڕۆم سەری خۆم هەڵەگرم لە کاتێکە ئەولەویەت ئەم ئامانجێ اینجا ئامانجەکان هەبێت تەسەلسول بێ زنجیرێ بێ ئەو نەبوو ئەمە بەم شێوەیە بێگومان مەسەلەن وڵات گەنج بێ هیوا بۆ ئەڕوا بێگومان
ئەوە مەسئولێتی یەکەمە کە بێتە سەر حکوومەت نەیتوانی و ئەم هەموو گەنجە تەعین کات لە هەمان کاتیشا کەرتی تایبەتیش نەبوژاوەتەوە کەرتی تایبەتیش وەکو پێویست نییە ئەم گەنجە هەمووی نەشمانتوانیوە گیانی نیشتیمان پەروەریتیا ئینتیمای بۆ خاکەکە هەبێ نەمانتوانی ئەوە بکەین گەنجێکاڵێ من بستی عەرزم نییە ئەنجا فەرق و جیاوازێشێ هەیە بە کیلۆمەتر داگیری کردەوە هەمومان ئەوەندا پەرلەمانەکان و وەزیرەکان و مەسئولەکان خوانێڵێت کە ئەم فەرقا بینیە سیارەیەکی نییە پارەی تەکسیەکەی نییە ئەش بینیە ئەم خەڵکە بە ئەنواع سیارە و مۆدێلیەن و ئەچن چۆن خۆی ناخواتەوە چۆن ڕق هەڵناستەیە اینجا تەعینات ئەمەلی نییە ئیشێکی دەست ناکەوێت سەری خۆی هەڵەگرێت کە من ناتوانم ڕێی لێ بگرم کە بەدیرێکی بۆدانێ بەڵام بەڕاستیشی نازان مەڕۆن لەوێ تۆ لێرە گەنجێکە جەناب جامیعە و تەواو کرد و 12 ساڵ لە بنەڕەتی و ئامادەیی و 4 ساڵ لە زانکۆ یا 2 ساڵ لە مەحەد ئەم هەموو پارە و تیا سەرف کراوە ئێستا بە حازریەکی خزمەتی وڵاتاکەی بەڵام چێوای لێ کرد بەڵێ سیاسەتە هەڵەکەی خۆمانە نەمانتوانێت خێزانیش تەبەن بەشێکە لەوە بێ خێزان حکوومەت دەوری هەبێ شۆخان خان بۆ ئافرەت زیاتر خۆیە کوژێ ئەزانی چۆن نەخۆش کە بە ڕێزەکەم دائیمەن لای ئێمە ئافرەت فەرق و جیاوازیەکرێ ئەم فێڵێن زەعیفە ئەو سوکایەتی بە ئافرەتەکێ بە کوڕ ناکرێت ئەها لە مناڵیە تۆ سەیریکە کوڕەکانمان ڕێی پێنجشەوە تا درەنگ بمێنێتەوانێ بەڵام کچەکان ڕێی پێ نامێنێتەوە کوڕەکانمان نەگەر شتێک بۆ پیشەی ئیشی خۆی بێ یا میهنەیە بێ یا شوکردن بێ یا شتێ بێ ڕێی پێ ناین کچەکان بەڵام کوڕەکانەوە حوڕێتەی ئەی نییە اینجا زەختێکی زۆر لەسەر ئافرەت هەیە ئەم زەختە وای لێکرد و دەواازەکانی نەهێشتۆتەوانێ بەڵام لە هەندێک خێزانیشە ئەو جیاوازێ ناکرێ الحەمدولله خێزانیشمان هەیە ڕۆشنبیرە فەرق و جیاوازی لە بینی کوڕ و کچیان ناکە ئەوە ناکە بەڵام بۆ ڕێژەی لەبەرەوەی ئافرەت کەسێتیەکەی وامان پەروەردە نەکردووە مەناعەیەکی بەقوەتی هەبێ بێ هیوامان کردووە زەختێکی زۆری لەسەرە خەڵکێکی زۆر هەیە مەسەن بە زۆر ئەم ئافرەتیان ناو بەشوو مێردێکی خراپی هەیە بارودۆخێکی نالەبارە کێشەکەی بۆ چارەسەر ناکەن ئەڵێ هیوام نەماوە لەم ژیانە خۆم کوژم باشترە کە ئەمە گەورەتی غەڵەتە چکە خۆکوشتن یەکەم ئەوە لە ناحی دینەوە تا ئەو دنیا لە کیسەچێت تا لە ئاگری جانە ماسووتێ بۆیە نابێ ڕێیتر هەیە تەلاق لێک جابمەوە بەجێڵم ڕێیتر زۆر هەیە خزم و کەسێکی پەنای بووە بەم شوێنێکی حکوومەتی پەنای بۆ بم فریام بکەوێ خەڵکی قسە لەگەڵ مێردەکەی بکە لەگەڵ وەسیلەی تر بدۆزرێتەوە نەک پەنا بۆ خۆکوشتن بەرێ خۆسووتانن بەرێ چونکە بە هیچ کاتێک خۆکوشتن و خۆسووتاندن و نازانم ئەمانە حەلی مشکلە ناکەن ئاڵۆستریەکەن اینجا بامیمە لە مناڵیەوە پەروەردەیان کەن و تیان گەینی ژیان پیرۆزە بۆ کەس نەهاتۆ ژیانی خۆی کا بە دۆزەخ بۆ کەس نەهاتۆ ژیانی خۆی لەناوبەر ناڵم هەموو یەگەڕێتەوە بە پەروەردە ئێمە پەروەردەیەمان وەکو پێویست نییە بۆیە ئەو بەو شێوەیە بووە ئەوەی خۆشەویستی بڵێ زۆر جا خاصن فەتەی مڕاهەقە زۆر هەستیارە یعنی وازانی خەج و سیامەندە و لەیل و مەجنونە و ناحی عاتفی کە زاڵ بوو لە فەتەی مڕاهەقە قۆناغێر زەکارێتا 20 ساڵان عاتیفە زاڵە بەسەر عەقڵە هێشتا ئەو بەشەی مێشک کە پەردەی مێشکە ئەو کۆرتێکسەکەیە لە 21 ساڵی دروستە بێ زانەکان وامان پێڵن توێژینەوەکانی واری بایۆلۆجیا بۆیە زیاتر عاتفیە زیاتر ئینفعالیە اینجا کە یەکێکیشی خۆشەوێت و نایەنێ سەبری نییە ناتوانێت ڕێگاکانی تر فێر نەکراوە پەنا بۆ خزم و کەسە بم پەنا بۆ یەکێکی دەسەڵاتدارە بەم کە لەلانی کۆمەڵایەتیەوە تەسیری هەبێ قسە لەگەڵ دایک و باوکێکەکەی ئەبێ ئێمە دایک و باوک ئیشکەین بەو دایک و باوکانە بڵێن ئەم کچەی خۆ ئەم کوڕی خۆشەوێ لەگەڵ ئەوە بەختەوەرە بێ بۆ نایەکە کێشەکە چییە گە کێشەکە هەژاری بێ زۆربەی خەڵک هەژارە مهمەوە ئەم کەسە لەگەڵا بەختەوەرە بێت تۆ بێ بە دەوڵەمەنی یەکێ پلەپایی هەبێ لەوانەیە قەفەزێکی ئاڵتونی بۆ دروستەکە و سژنێکاتیایە بەختەوەر نابێ ئەم ئافرەتە زۆر چە ئەبێ ئەمە یەکەم دایک و باوکان تێبگەێنێ دووش ئەبێ لەسەر بنەما یەکەم هاوسەرگیریە بکە کە نزیک بن لە یەکەوانێ نەکەر وەکو فلیمی هندیەکێکە خۆش بێ ئیلا 15 ساڵێکە 16 ساڵێک هێشتا خوێنی تەواو نەکردووە هێشتا ناتوانێ خان و بەکرێ بگرێ هێشتا چی کە سوکاری ڕازی نین ئەبێ گەنجەکانیش تۆزێ مراجعەی خۆیان بکەنەوە بگەنە 20 ساڵ 21 ساڵیش دەبێ خوێن تەواوکەن اینجا هەوڵەکانیان بن و سەبریشیان هەبێ سەبر دڵۆپێ ئاو خوشکە بە ڕێزەکەم لە شاخێ بێتە خوارەوە کە بەر سەرمانەکەی پێی نازانین بەردێگەکەی بەمروری زەمن بەردەکە چاڵەکات سەبری هەبێ بەزەوەی هەمووی لە پڕ بێ بە کوڕێک نازان چی بێ سەبری هەبێ باوکەکە ڕێیە گۆڕێ دەجاری تر چێتە داوای خەڵکی تر ڕاستفێرێ خەڵکی کەس من دڵنیام هەر ڕۆژێ ڕازیە بێ ئەو شتانش بە دایک و باوکەڵی باوکە گیانەوەتە زۆر کەس خۆی تووشی کێشاگە خۆی چارەسەرەکە بۆ کشە بفۆتێ بۆ بەزۆ ینی ئەبێ دایلۆک گفتوگۆ مناقەشە دیبەیت ئەبێ مخاطبەی عەقڵیان بکەین نەک ئینفعالات و عەسەبی و ئاوا چی لەبەر ماڵی یەکێ خۆ بکوژی هەم خۆشی سەرگەردانەکەیت و هەم ئەو ماڵەش ئێساوانیش بەدبەخت بوونەڵە بەهۆی ئێمەوە بکە ئاویش کێشە دروستە بێت یعنی بێ ئینسان بیل لە ڕێگەی منطەقی و ڕێگەی زانستی بکاتەوە
میهرەبان خان خێزان ڕۆڵی سەرەکی هەیە و باشە و کێشەی نییە دایک و باوک بەس مناڵەکان لادەمن باسم کرد میهرەبان خان وتم خێزان بە تەنیا ناتوانێ پەروەردەی مناڵ بکات من لە ماڵەوە چەند باش بم چەند ڕێزی مناڵەکەم بگرم من یەک دامەزراوم ئێمە کۆمەڵێ دام و دەستگای بە کۆمەڵایەتی کردنمانێ پێڵم وەسات تەنشەی اجتیماعی خێزان یەکێکە ڕۆڵی سەرەکی هەیە بەڵام ئەگەر خێزان چەند باش بێ برادەری خراپ بتوانی شەکەی تێک باتەوە ڕاگەاندنێکی خراپ بتوانێ مناڵەکەی بەرەولادان بەرێ مامۆسایەکی خراپ بتوانێ هەموو کەسێک ئەگەر ئەم مناڵە لە خێزانەکەی چووە دەرەوانێ ئەگەر متابعەمان نەکرد و ئاگاداری نەبوون و کەسێتێکی باسمان بۆ دروست نەکرد بەڵێ کەسانی تر دەتوانن بەرەو انحرافی بەرن چه خێزان بە تەنیا هەموو شتێک نییە ڕاستە ڕۆڵی سەرەکی هەیە کاکارزان خۆکوشتن خێزان چۆن وشیار بکەینەوە ڕاگەیاندنەکان ئێمە کاکارزان فعلا بەداخەوە ڕاگەیاندنەکانمانە و کەسانەی خۆیانە کوژنەیکەن بە پاڵەوان وا ئەیهۆنەوە خەڵکێ مڕاهقی گیانی خۆکوشتن دیایە تۆ ئەوە وای دەکەی خۆی بکوژێ یەی وا باسیەکەی کە مەزڵومە ئەبێ وا باسیکە کە تاوەندارە بەنسبەت بنەوە بەنسبەت عیلمەوە بەنسبەت دینەوە هەر کەسێک خۆی کوژێ تاوەندارە خۆشەت نییە تۆ هەر خەڵک کوژی خۆشت دەکوژێت تاوەنداری ئەبێ وا پیشان بدرێ کە ئەم کەسەی خۆی کوژێت تاوەندارە غەڵەتێکی گەورەی کردووە ژیانی خۆی ئەم دنیا و دنیای لەدەست چووە کێشە بۆ عایلەکەی دروستەکات چیچی ئەبێ وای بگەی بۆی یەکێک کە بیر لە خۆکوشتن نەکاتەوە 10 جار بیر کاتەوە نەک جار و دوو جار لە هەمان کاتیشە ئەبێ توێژەری کۆمەڵایەتی دەرونی لە مەکتەبەکانە ڕۆڵی هەبێ ئەبێ وەزارەتی ڕاگەیاندن ڕۆشنبیری ڕۆڵی هەبێ وەزارەتی پەروەردە ڕۆڵی هەبێ هەموو ئەمانە بۆی هاوکاری خێزان بن بەڵام بەداخەوە ڕاگەیاندنەکانی ئێمە ئەبینین فیلم و مسلسلات و چی و هەر یەکە فیشەکە بە شتێکەوە شت بڵاوە کاتەوە بۆ کۆمەلگای کوردی ئێمە نابێت زۆر شتێ لە کۆمەلگای کوردی ئێمە حرامە گوناحە عیبە ئیتر ڕاستەیە غەڵەتە وایە لەسەرەوە خەڵگە کوژێ تۆ یەک شتێکی دی عەکسێ و پیشانەیت و وا لە گەنجەکەی ئەوە بکە ئەی تەمەنتیایە ئەچێ بێگومانەوەی یاسا من لە 100% لەگەڵیامە بێ یاسا سەروەر بێت خەڵکی عایلەکەی خۆی هەمووی کوشتووە بێ میش کوژرێتەوە تەواو ئیعدامی کە ئەگەر دە کەسیان ئیعدام کردایە ئەو کاتە خەڵک تۆبەیە کرێ ساڵە منەشی کوژم و تەوا بۆ خۆم لە سژدام عافاتێ بەرە بێوەتە هیوا هەیە مناڵی کوشتۆ ژنی کوشتۆ تاوانی گەورەی کرد و هەر 10 ساڵە 15 ساڵ لە سژنایە ئەما بێن قانونە بۆ بەم شێوەیە یا بڵێ ئەعدام نابێ بمێنن لە قانونان نەمێنێ کە هەبووە بێ جێبەجێکەی ئەوە ژێکێکەوە کە بەڕێزان ئێمە هەندێک کەسمان هەیە ویژدانی نییە ئێمە هەندێک شتێ بۆ ناکەین بۆ دزی ناکەین بۆ تاوان ناکەین چکە پەروەردەیەکی وا کراوی ویژدانێکمانی محاسبەمانەکە زەمیر بەڵام هەندێک بەشەر هەیە ویژدانی بۆ دروست نەبوو ئەبێ قانون ویژدانی بێ دەسەڵاتی دەرەوە ویژدانی بێ ئەبێ ئەو لێ پرسیینەوەی لەگەڵا بکە باشە خۆی ویژدانی نییە قانون و یاسا و دەسەڵاتیش نەبێ ئێکەواتەی تر بۆ خۆی یەکێکەوێ و هەموو کێشەکان کاتیشمان نەما بەس شەیماخان لایەنی پەروەردە و هاوسەرەکەی خراپ ئەوە خاتون جان شەیماخانە بێ ئەو هاوتم دەورێ بکرێتەوە بێ سایکۆلۆژی ژن و پیاو ئەو کچە کە شووە کابێ بزانێ پیا و سایکۆلۆژێتی تێجۆری شخصیەتەکان چییە ئەبێ دایالۆگی لەگەڵا بکە و تووڕە بوو ئەوە بابەتێکی ترە ئیشەڵا لە حەڵقەیەکە ئەگەر میوان مامووی لە خزمەت تاون نەشوە لە تەلەڤیزیۆن سەیری کە سایکۆلۆژی ژن و پیا و چارەسەرکردنی کێشەکان و سەبر و تەحەمل و دایالۆگ و هەموو ئیشەڵا باسەکەین بەڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی هەڵقەیەم جارە کە تایبەت بوو بە تاوان و کوشتن بۆ لە هەرێمی کوردستان ڕۆژ بەڕۆژ بەرەو زیادبوونەوە باسی هۆکارەکانمان کرد باسی ڕێگە چارەکانمان کردی وادارین لە ناو خێزانە دایک و باوکی بەڕێزەوەی پەیوەندی بە تۆی جێبەجێیکە ئەوەی پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە پێشنیازە بۆ ئەوان ئەوەی پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە بە وەزارەتی دادەوە هەیە وەزارەتی ناوخۆ هەیە بەتایبەتی چەکەڵگرتن ئەبێ سنوورێکی بۆ دانرێ نابێ هەر یەکە و سیلاحێکی پێبێ بەکارێنێ ئەمانە هەمووی سەرچاوەکانی تاوانن باسی هۆکارەکانمان کرد ئەگەر ئێمە سیاسەتێکی حەکیمانەمان هەبێ ئیرادەیەکی دڵسۆسە بێ من دڵنیام وەکو هەموو وڵاتانی تر ڕێژەی خۆکوشتن و تاوان لە هەرێمی کوردستان کەمەکەینەوە بەڵام ئەبێ بە شێوەیەکی پلاندانان و بە شێوەیەکی زانستی بێ هیوادارم سوودی بە هەموو لایەکە بوو بێ تا هەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ